پێشەکی بە خێراتتان دەکەین تاوان پێ خۆشحاڵی نەوڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز بۆ جارێکە کۆ دەبینەوە ئەویش لە بارگایەکی تۆپی کوردستان بۆی لە پێشەوە کار و چاڵەکیەکانی چێت تۆپی کوردستان و ئەو گرفتانێک کە هاتە پێش بۆ ئێوە بەڕێز و بۆ جەماوەری خۆشەویست ڕوونکەینەوە. وەکو ئاگادارن تەنزیمی خولی کوردستان ئەوانی کە سەرپەرشتی خولەکان دەکەن و لە لای جەنابتان هەمووی ئاگادارن و شارەزان و لەسەری ئاگاداریی باشتان هەیە کە لە دەستپێکی خولەکانی کوردستان ئێمە وەکوێکی تۆپی کوردستان ڕۆژەکانمان دەستنیشان کردبوو هەمووی لە تەوقیتی خۆی لە وقاتی خۆی خولەکانمان جێبەجێ کردیە وەلەو لە ناو خولەکان هەندێک گۆڕانکاری ڕوویدا لە تاریخەکان لە چەند یاریەکی کەم ئەوەش سەبەبەکەی ئەمە نەبووی سەبەبەکەی یانەکانی کوردستان ئەوانی لە خولی عێراق بەشداری دەکەن بۆ ئەوەی بێبەش نەبن لە ئەنجامە باشەکانیان لە خولی عێراق ئەمە تەحملمان کرد چەند یاریەکیان بۆ دوا بخەین بۆ ئەوە بکەین بۆی بزانن بتوانن بە شێوازێکی جوانتر لە خولەکانی عێراقی بەشداری بکەن. ئەمە داوای لێبوردون دەکەین لە جەماوەری کوردستان لەبەرەوەی لە دەسەڵاتی مە نەبوو ئەوەی پێتانم گۆ لە بۆ بەرژەوەندی یانەکە چەند یانەیەکی کوردستانی بۆکو هەولێر و زاخۆ و نەورۆز و برایەتی و دهۆک و ئەوانش هەموو یانەکانی خۆمانن پێمان باش بوو بە شێوازێکی جوانتر دەربکەون لە خولەکانی عێراق. وەکو جەنابتان دەزانن خولەکان هەموو لە تەوقیتی خۆی کرایە ئەو ساڵیش باشمان زانی یەکێتی تۆپی پێی کوردستان وەکو دەستگا بەرفرەوانتر بکەین گەورەتر بکەین توانیمان لیژنەکان کە دابنین لەسەر ئاستی بەرپرسیەتی بدەینە لیژنەکان و سەلاحیەتیش بدەینە لیژنەکان بۆ ئەوەی بتوانن قەراراتیش بدەن نەک هەموو قەرارە بگەڕێتەوە یاریزانێک 5 ئینزاری هەیە بگەڕێمەوە بۆ یەکێت تۆپی کوردستان ئەو یاریزان 5 ئینزاری هەیە گەمەی بکەیان گەمەی نەکەوە دیارە لە تعلیماتەکان دیارە و ئێمە وەکو یەکێت تۆپی کوردستان ڕێنماییەکانمان هەیە ئەوانە هەموو لە لیژنەکان هەیە لەسەر ئەو ڕێنمایانە دەڕۆن بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ دەستەی دەتوانین لە دەستەی سەرۆکاتی یەکێت تۆپی کوردستان لەبەرەوەی ئێمە لیژنەی باڵامان هەیە ئەگەر هاتوو مەشاکلەکان لەوان گەورەتر بوو لە ئاستی گەورەتردا بوو لەلاو ئەو ڕێمایانە نەبوو دەگەڕێنەوە بۆ ئەو لیژنەیە کۆبوونەوەی بەرفراوان دەکرێت و لەوێ قەرار دەسەر لیژنەکانماندانا لیژنەکانیش بەکار و چارەچەکانی خۆیان هەستان هەروە دەتوانم بڵێم لیژنەی حکام لە 2 کەس یان 3 کەس پێکات بوو هەر ساڵی بەڵام ئەو ساڵە کردمانە دایرەی حکام باوەڕتان هەبی زۆر جاری یعنی قەرارات لەسەر حەکەم دەدرێت لەسەر سەرپەرشتیار و ئەوانی لیژنەکانی خۆیان لێوێن دەرێت دەزانن ئەوە عقوبەی چییە ئەوە عقوبەی چویە عقوبە دەدەن بەس ئیشارەتێک دەدەن ئەمە فلان کەس عقوبەیە فلان کەس ئەوەیە ئەمە بە سەربەرزیەوە وەری دەگرین و قەرارەتەکانیان و قەرارەتەکانیشان دەزانین لە بەرژەوەندی یەکێت تۆپی کوردستانە لەبەرەوەی دەمەوێت زۆر باسی لیژنەکان کە لیژنەکان بە ئیش و کارەکانی خۆیان بە جوانی ئێستانە سەرەڕای کەموکوڕی هەیە بەس بەڵام کەموکوڕیەکان ئەوەندە کە من جێگە باس نییە بەنسبەتەوان هەروەها دەمەوێت لێکوانە ئیشارەت بە شتێکی زۆر مهم دەین ئەمە هەر لە بیدایەتی دەستپێکی دەست بەکار بوو لێکوانە داوامان کرد خەڵکانێک بێن هاوکارمان بن لە جوانیکردنی خولی کوردستان ئەگەر لە ئەعلام بی ئەگەر لە پێشنیار چۆنیەتی بەڕێوەبردنی خولەکان و چۆنیەتی دامەزراندنی و یەکێتیە بە یەکێتی بە نیشتیمانیکردنی یەکێت تۆپی کوردستان لە چ ئاستێک لە چ وەرزێک لە چ خەتێک کەلۆی بچین لە هەموو ئەو بوارانە ئەمە داوامان کرد لە خەڵکی وەرزشوانی کوردستان کە هاوکارمان بن لەگەڵمان بێن بەڕاستی هەندێک هاتن هەندێک هاوکاری باشیان کردین دەتوانم بڵێم زۆربەی زۆری پێشنیارەکانیان
هەیە درێژخایانە هەیە یان و بەرفرەوانی کەین لە ژنەکان یان بێت و هەندێک دەوری یەکێتیەکانی شارەکانی کوردستان دەوری خۆیان ببینن لە نەک ئەنجامدانی خولەکان لە سەرپەرشتیکردنی لە خولەکانی ئەوانی مەسەلەن لاوانە تازە پێگەیشتوان و بەچکە شێران و یان مەسەلەن برێن خۆلی دەرەجە دوی کوردستانەوەنە لە تەسفیاتەکان بدەینە یەکێتیە وەرزشەکانی شارەکان سەر ڕای کەم و کوڕیان یعنی ئەمە بڵێن 100% لیان رازیە نەخێرنا یعنی ئیشەکانیان دەتوانین بڵێن باشە بەوە مستەوای مەنیە تموحیمە کە 100% باش بی یان 180 باش بی بەس بەڵام کارەکانی خۆیان کرد و ئەوەی لە توانایاندا کردیان سوپاسیان دەکەین لێرە دەمەوە بێمە سەر شتێکی زۆر مهم کە لە خۆری کوردستان ئەمە ئەو گرفتەی کە تووشمان بوو ئەوەش پارەیە بەڕاستی لە بیدایەتی من دەمزانی ئەمن کە دەمزانی پێشترێش ئیطلاعەکەم هەبوو لەسەر یەکێت تۆ پێی پێشتر ئێوانی بەرادەرانی پێشتری کاریان دەکرد زۆربەی جاری تووشی ئەو گرفتە دەبوون کە بودجە تاخیر دەبی یان پارە هەندێک تاخیر دەبی بەس بەڵام وەکو ئێمە کە ئەو ساڵە تووشی بووین زۆر ئەنجامەکانی باش نەبوو بە نسبەت ئەمە بەس بەڵام لێرە دەتوانم بڵێم سوپاسی یەکە بە یەکەی ناوبژوانانی کوردستان لەو مەحنەی کە لەسەر ئەستۆی خۆیان لەسەر پارەی خۆیان لەسەر بەرژەوەندی تاکچی خۆیان لە بەرژەوەندی منداڵانی خۆیان هاتن بەردەوامیان وەرگرتی لە خولەکانی کوردستان بێ دابڕان بێ ئەوەی تاسیریشان لێ بکەن لە ناو یاریەکان یعنی زۆر جار هەیە خەڵکانێک لە ڕووی مادی تووشی گرفتێک دەبێتن تاسی لێ دەکات لە ئیشوکاری تاسی دەکات لە عیلاقاتی برادراتی بەس بەڵام ئەوانە بە ئەنجامدانی یاریەکان بەبێ وەستان بە تەعاونکردن لەگەڵ تۆپیە کوردستان و لەگەڵ برادرانیان لە لیژنەی ناوبژوانان بەڕاستی جێگای نادەستخۆشی ئەوانە جێگای فەقر و شانازینە ئەوان و سەرپەرشتیاران و ئەندامانی یەکێت تۆپیە کوردستان و ئەوانی کە کار دەکەن لە لیژنەکان هەمویان وەکو بڵێ یەک فەریقیشیان کردێت تاکو ئێستا تاکو ئەو دەقێژمە تێداینا قەرارێکی وایان وەرنەگرتیان بەس بەڵام پێشنیاریان کرد و بەڵام شتێکی یاداشتێکیان نووسی بۆ یەکێت تۆپیە کوردستان ئێمە ناتوانین بەردەوام بین لەبەر ئەوەی ناتوانین ئیمکانیەتی مادیمان نییە نەکو هیچ کێشەکمان نییە هیچ کێشە ڕوویەدایە لێرە سوپاسی یەکەوێکە جەنابتان دەکەین دەستگای ڕاگەیاندن کە لە ڕۆماکردنی یاریەکان ئاگاداریتان ئەو ساڵە زۆر جای دەرێم نازانم شەنسیمەیە یا شەنسی کوردستانی شەڵا شەنسێکمان هاتەوە یاریەکان مەشاکلەکان کەم دەبتەوە یان حەسر دەبی لە وەزعک دەمێنێکان دوو نمونەتان دوو نمونەی زۆر مهم یەک لەسەر یاری سوارقڕنە و خانەقین یەکی لەسەر یاری سۆران مەشکلەکی دیکەیە ئەوە دەمەوێت لێکوانە بە تەنیا پەیامە بدەما جەماوەری کەرا لەسەر سۆران و ئەڕات بەڵێ نانە پێشتر لەگە ئەڕات نەتیجە کە سێبەهیز بوو ئەمە دەبایە بە خەڵکەکە سێبەهیز دەبی دنیا هەستابی چبی بەس بەڵام جەماوەری سۆران ناتوانم عقوبە بدەم لەبەر هیچی نەکرد ئیدارەی سۆران مشکلەکەی کرد ئیدارەی سۆران کە فەریق مشکلەکەی کرد ئەمە جەماوەر عقوبە نادەین ئاخر قەرار بدەین جەماوەر عقوبە بدەین دەبێت شتێکی زۆر گەورە بی جەماوەر عقوبە نادەین جەماوەر حەزی لێ فەریقی باتەوە بەس بەڵام پێی دەڵێن نادی هەولێر کە هاتە سۆران ناتێ بدۆڕێنی هاتی لێت باتەوە لۆتو هەیە لێ بێەوە ئەگە دۆڕاندت پیرۆزبایی لێ بکە ئەمە ئەوها فێربوونە لە کوردستان طبعا عشایریمان پێوە هەموو منتەقەکان میوان دۆستی
نابی میێوانی خۆمان وا بەڕێ بکەین نابی میێوانی خۆمان بە وەزعی کە ڕوویدا لە کەلار ئەو هابی یعنی قەت تەوەقع ناکەمەوە خەڵکی کەلار وابن یان خەڵکی سلێمان یان خەڵکی دۆوەک یان خەڵکی هەولێر بەڵام کە من دەست نیشانمان کردی من لەگە برادران قسەم کردیە پێشترێش بە سەرۆکیانەی شێروانەمان گۆ و هەروە ئەویش متابعەتی باشی یانەکەی خۆی کرد بە سوپاسەوە لێ کۆنە پێی دەرێم تەلەفۆنی بۆم کرد گوتی ئەمە مەزموعەکەیە ئەگە توانیم وەکو ئەو قسەش کرد ئەگەر توانیم تەئدیبی وەرزشیان بکەین ئەگەر نا من بەخۆم داوا لە یەکێک تۆپی کوردستان دەکەم یاریەکانمان بگوازنەوە ئەمن لێرە ڕادەلێم لۆ هەردوو یانەی شێروانە یانەی ڕزگاری لە ناو یاریگە هیچ شتێک ڕوو نادا لە ناو یاریگە کە دێنە دەرێ بەڕێیان دەکەن میێوانەکان بەڕێ دەکەن لە سەیترێ لیاندا ئەوە دەبی شێوی نادی هەلۆ چوە شێروانەی سێبەیز دۆڕانتی هاتە درێ لیاندا ئەگەر نادی شێروانم ناو شێروان برتیەوە چۆن لێدا دەبیت دەستە چیکە بیت ئەمە دەست نیشانمان کرد ئەو دوو جمهورێ نادی ڕزگاری و نادی شێروانەی هەر حالەتێک ڕوو بدا لە شێروانەی هەردوویانە عقوبەی دەخۆن یاری گەمە ناکرێ نەی ڕزگاری نەی شێروانێ قەرارەکەم غەڵەتە قەرارەکەم ڕاستە پێشنیارەکەم غەڵەتە پێشنیارەکەم ڕاستە دەبی ئەوابی قەرار دەبی ئەوابی جەماوەری ڕزگاری انتظار دەکا عقوبەی شێروانێ بدەین جەماوەری شێروانی عقوبەی ڕزگاری بدەین ئەوە ڕاضەوە ناکرێت دەبی ساڵم لەسەر ڕۆژوان بەس بەڵام جەماوەریش هەیە عقوبەمان نەدایە لەبەر ئەوەی جەماوەرەکەی چی نەکردی ئیدارەکەی کردیتی عەکسەکەی بلێ نادی چوارکۆڕنە و نادی خانەقی ئیدارەی نادی چوارکۆڕنا ئیدارەی زۆر ڕێک پێک مەزموعەتی وەرزشوان زۆر ڕێک پێک بەس جەماوەرەکەی لێ ناگرێت دەبی مستەمر باتەوە بشت باتەوە مشکل دەکە بۆیە لە یەکێت تۆپی کوردستان لە ئیجتیماعی خێری قەرارماندا بە هیچ شێوەیەک یاری دەوری خولی نایەبی کوردستان بۆ ساڵی ئایندە لە چوارکۆڕنە ناکرێت مەلعەبەچی بینتەوە ئەوە جمهورە هیچ نادیەک استقبال ناتوانانی بیستە چوارکۆڕنە یاری بکە هیچ نادیەک هەمووش بە تەلەفۆن جارێ بە کتاب لیان کردێ هەموو نادیەکانی دەوری ممتازی کوردستان مەعادەیەک دوو نادی نەبی ئەوان دیکە هەموو دەری ناچێت لە ئێستا باڵۆقان قەرارش بدەبەست باشە ئەمە دەوریمان کردەوە جەنابتان ماندی دەبن لۆ چێە لۆ جەماوەرەکەیە ئەگەر لۆ جەماوەرەکەی نەبیتین دەوری دەکەینەوە وەکەوە شار بە شار لە خۆمان ساڵی جارێک یاری دەکەین بەس بەڵام ماندیبوونی جەنابتان و ماندیبوونی مە و پارە سەرفکردنی حکومەت و هەموو ئەو شتانێک کە دەکرێت لە بە خاتری جەماوەرەکەی داواکاریشی لە جەماوەرەکەی عقوبەی ئیدارەکان بدەن کە یاریەکە دەدۆڕێن پڕمەدەنە میێوانەکانتان لەبەرەوە میێوانەکانتان ئەمەی خۆتان ئیدارەکانی خۆتان عقوبە بدەن کە ئەوان بەرپرسن لە ئەنجامدانی یاریەکان ئەوەی هەیتمانەوە بوو سوپاسشتان دەکەین ئەگەر هەر شتێک شەیە ئامادەینە پرسیاری تایبەت بە بینایی یەکێتی تۆپی کوردستان ئەمساڵ هیزمینایەکەوە نەگرتووە لەلایەنە پەیوەندیدارەکە ئەوەی دیکەش کە یەکێتی تۆپی کوردستان ساڵانە بە تەکمیلی پێویستی بە چەند پارە یعنی بۆ لەکانی کوردستانی پێبەڕێ بکات و پرسیاری دوم تایبەت بە ئەو یادداشتەی لێژنەی ناوژیوانان و ناوژیوانانە بە شەشەنە ئەوە کردووە کە باوەی چەند ماوەی کە شایستەدارەکانی ئێوە نەگرتووە ئێوە چ هەوڵێکتان بۆ داوە چکەوان بەشیشیان بۆ بڵێن چۆن بڵێ هەڵەشەیەویان دەکرد ئەگەر بۆ ئەو جەودەیەواتە دوو بەیانی پارەیان نەدەنێت ئامادەن یاریەکان بەڕێوە بڕن طبعا من هەیەکێت تۆپی کوردستان ئەو ساڵە پاشەوەی ئەو لیزدانەماندانایە دەتوانم سوالیشان لێ بپرسن لە هەمویان قیچەک تەقلیسمان کرد لە پارەکان پارەی حەکەمەکان نەک پارەمان کەم کردەوە یاریەکان مەسەلەن یاریەکە هەولێر و برایەتی گەمەی کرد لە هەولێر حەکەم سلێمانی بینی چەند مەسروف حەکەمی هەولێر چەند مەسروف نەفسی شتە
پارە زیاترە بەس نفسی ئەو حەکەمەی هەولێرە هەیە نفسی ئەو حەکەمەی سلێمانیە ئەگەر باشتر نەبی ئەمە وامان کردی کەرکووک و هەولێر گەمەیلەکان نزیکترین جێ حەکەمی مەسەلەن بڵێن ئی کەلار بینی یان مەسەلەن ئی ئاتو کۆپری بینی ئاتو کۆپری یان چەمچەمان یان فلاوە لەو نظامی تەماشەمان کردێت بەس بەڵام ئەگەر یاریی بزانی چارنووسازە یاریی وی نەخێر لەوەی لەگەر نینە بەس ئەوانی دیکە ئەوانی زۆر بە زۆر تەنێکوان لاعب بوون نادی هەولێر و نادی ئەڕات گەمێ دەکەن ئەگەر حەکەمی هەولێرە بی باوەڕ بکە ئەگەر بلێن حەکەمەکانمان بڵێن وەلەو ئەلحەمدوللا شکورە من جێم لێ نەبووە نەوەختی یاریم دەکرد نە ئێستاش بڵێ محەیز بی لۆلایەک ئەو دەمێ ئەو حەکەمەی شارەکەی لۆ هیچ کەسێکیان محەیز نابێت چواری بخۆیت حتا لە ڕووی ئەو فەنیات و لە ڕووی فکرکردنەوە وانش ئەوە هەیە ئەمە تەقلیسمان کرد لە پارەکان دەتوانم بڵێم 25 حتا 30 فەرقی کردی لەگەڵ پارەی بارەک ئەوەی ئێستا تەقدیمیشمان کردیە بۆ ساڵێک ئەمن لەگە برادران قسەم کرد لە یەکێت توپێ کوردستان لەگەر ئەو جێگار قسەماگە کە لۆمان ناردینە دەتوانین بۆ پارێ ئەگەر هەمووی موافقی لەسەر بکەن دوو دەوری کوردستانی یعنی دوو مەوسم پێ بەڕێ بدەبێت بە خۆمان گوتمە کە وەختی کە دامان نامیزانێ لەسەر سیستەمێک دامان نابوو بە پارەی ئەوەی کە حەکەمەکان وەنە جێمە نەدابوو کە هاتینە ناو مەوزوعەکەی دانیشتین و بتوڵاتەکان چۆن بەڕێوە بێت چۆن بکەین کە تەقلیسمان کردو نەخێر ئێستا کە ئەو پارەیە هەیە ئەگە بۆمان دابین بکەن ئەو پارەیە دوو ساڵی دەوری کوردستان پێ بەڕێوە دەبێت چی بوو پارەکە خۆی نییە بنێن پارەکە چەندەوە بەبێ کەمە وا زۆر نییە وا زۆر نییە نەتودا زەنجی بکەین حزم هەیە پارەکە وابزە ملیارێک بوو وابزانم بە ملیارێک بەس بەڵام پارەی 2020مان پێدا هەندێک قەرد لەسەریان مابوو یەکی تۆپێ کوردستان بۆ پارەیە کە دادرا لە 21-22 ئەمە پارەیە وەشمان پێدا 19-20 ئەوانی 20-21 بوو 19-20 هەندێک پارەی لەسەریانمە بە هیچمان پێدا ملیارێک ملیارێک یعنی دەتوانم بڵێم ئەو ساڵە بە 800 حتا 850 ملیۆن دەوریەکانمە بەڕێوە دەبێت یعنی تەقلیسمان پێکردی چی دیکە ناو بژیوانەکان هەرچی بڵێن حەق خۆیان بەس بەڵام ئەوە نەکاتە لۆەوەی بە من نەتوانم عقوبەیان بدەم یان خوا نەخواستە لزنەی حکام چاودێریان نەکە نانا یاداشتێکی جوانیان نووسیەوە و ئێستاش بەردەوام لەگەرمان و دەشزانن زۆربەی زۆریان دەزانن کە ئەمە بە فعلی ئیشمان لۆیان کردیە بەس بەڵام پارەما وەرنەگرتی دەزانن باش دەزانن بەس بەڵام یادەشتێکی جوانیان نووسی گوتیان ئەمە ناتوانین زیاتر پارە قەرد بکەین نەدەرێ نەک بڵێ وەڵڵاهی نایکەین ناتوان قەردکەن ئەمە دەزانم حەکەم هەیە ئێستا ملیۆن نیوە حتا 2 ملیۆن دینار قەردارە ماعەدە پارەی خۆی سەر پێ پارەی دیکەی نایە بەس لەوانەیە کات قەهار یان جەناب تەلەفۆنێک لە کوڕی کاکە دەوریەکەی ڕامەگرن بەردەوام بوون دەشزانن 100% قەنەعەتیان هەیە کە پارە وەرنەگیرایە پارە ژۆر بگیرێ یەکەم ڕۆژ نا دووەم ڕۆژ پارەکانی خۆیان وەردەگرنەوەی بەشێک لەیانەکان سار بوونەتەوە گومانیان لەوەیە کە بەیانیان دووبیانی خولی کوردستان بەڕێوە دەچێت بە وڵامێکی لاگەڵ ناوڵێت بەیانیان دووبیانی خولی نایەوی کوردستان بەڕێوە دەچێت ئەگەر بەڕێوە بچێتن حەکەمەکان چێن هەر ئەوانە کە ئەو دەورە بەڕێوە دەچی ئەو دەورە دانرا حتا ڕۆژی پێشەوە لە ڕۆژی شەمووی ئەمە هەمووی دەوەستی ئەگە هیچ نەبوو ئەمە هەموو دەوریەکان دەوەستین چۆن نەتیکو لە هەموو لایەک مفاتحەمان کردینە لە هەموو لایەک ئیش لەسەر دەکەن و هەموو برادرانیش دەتوانم لە ئێستا یەک لە ڕێگایە بێتن خەبەرێکمان بدات ئێستێجاوی حکومەتی نالێن نادەم با پێ دێن بەڕاشکایی نایان گوتینە
چوویتە کنچیانێش بوو سێ میزانیش دوانسوە لۆ فلان کەس لۆ فلان کەس لۆ فلان لە ڕێ وەزارەتی لە ڕێ مدیر مەکتەبی خاسی لە ڕێ مدیر عامی دیوان لەکنیانە هەمووشیان تەماشان کرد هەمووش نەیانگوتێ نابی نەیانگوتێ زۆر نەیانگوتێ چاوەشە بەس حتا جەنابی سەرۆکی حکوومەت دادنی شوابزەم ئەو فترەی مەشاغل شتوایە پێشترێش بەڕاستی غەڵەتەکە لە خۆمان بیدایەتەکەی تاخیرمان نرد بەس ئەوەش ناکاتەوەی کە تاخیر بە نەدرێ ئەمەلەکشی زۆرە زانم پارەکە دەدرێ بەس ئەوەی ئەمن و ئەتوو دەمانەوە نایە ئەمە دەمانوێت بێتم پارەکە ئیشەکان بکەین ئیشەکان بکەن خەڵکە ئیشەکەی بکات بەس لەکن حکوومەتی دەداتێ چۆ تەوقعی کردێک کابراکە چووە و ئیفات چووە و لە مالیەیە و مالیە دەزانی و ئاگادارە ئەو پارە دەدرێت زوو درەنگکەی دەزانم بەس ئەتوو وەکو وەرزشوان ئەمە دووکمان دەمانێت پارە لە جێگایەکە بلەکنم نەبی لە جێگایەک هەر وەختی بمەوێت پارەکەی بەکار بن لە وەرزش حاضر بی ئەم مەقسەدم ئەوەیە نەکو مەقسەد دەزانم ها دەدرێت ئومێدی برایم لەگەری کوردستان ئینشاڵڵا لەسبەری زووترێ پارەکەی وەردەگرێت بەس ئەگەر وەرنەژرا بۆتر لە ڕۆژی شەمە کوڵەکە ڕای دەگرن یا کۆتایی پێدەین ڕەنگە یانەکانیش لەو کات دەنجیان لێ بێتن بڵێ موچیان هە لەسەرەوە دەبێت ئایا کوڵەکان تەواو دەکرێت لە کاتێک بێت یانەکان بەشداری خۆری کوردستان دەکەن ئەگەر ئەوەندایان نەبوو بەمانجی 7 و 8 کلاس بوو ئەمنەوە بە جەنابتان دەری مەنگوو وەکو حەکەمێک بینی هەردووکمان ئەمە یانەکان هەنگۆش لە ناو یانەکان دیان بە قاریش لە یانەکانی کاری کردی دانرا بە دەوری کوردستان مانجی 8 و ئەگەر 9 نەبی کلاس بی ئەمە مانجی 5 کلاس دەبێت پێشمان گوتن لە بدایەتی قەنەعەتیان بەمە نەبوو قەنەعەتیان بەمە نەبوو گوتیان ناتان بەس بە جوهودی گۆ بە جوهودی هەمویان زانکەری تەمامان کردی ئەو مانجی پێ ئێستا نەبووتە مانجی لۆ پێست تەواو دەبێت دەیان گوت بە دوو مەرحەلە بە دوو مەزموعە بی لەبەرەوەی حتا کەم کەنەوە وەختەکان کەم کەنەوە نە بە دەوری هەمیشمان ڕوان مانجی ئەوە 5 شتاوە دەبی سەری بتوڵەی کاسمان دەبینێ نیایی کاس بە خۆمان قچەک تاخیرمان کرد لەبەر ئەرزیەکەی نادی هەڵەبجەی ئەرزیەکە تەواویان یان چای دەکەن یان یاریەکە دەگوازنەوە شێت فرانسۆ یان هەر جێگایشکە ئەویش لە نهایەتی دەوری خلاص دەبی پاش دەوری گەمەکە وەختی بکرێت جوانتر نییە نازانم پێم باشترە هابی دەوری خلاص دەبی کاس ببینێن یای کاسەکەی بڕۆین چی دیکەیە سەرۆکیانەی پیشبانیێ وەزیر مالیەش بۆ جەناب مفاتحەکە نەکرد بۆەوەی خۆ لە هەموو کەس باڵێ ئاگادارترە باردۆخی وەرزشی کوردستان چۆنە و بێ پارێژ بەڕوونسی وەکو شەخص وەکو شەخص ڕێزی تایبەتی هەیە وەکو شەخص کاک ئاوات ڕێز تایبەتی هەیە جارێک چووی نەکەنی ڕێزێکی تایبەتی ڕێزێکی باشی گرتی ئەس بەڵام ئەمن پێم وتم یەکمان هەیە مەسئولی مراجعەی وەزارەتی مالیە دەکە یەکمان لە ئیتحادی کتابمان لۆ کرد ئەمن ناتان بسمە ئەوەی مالیە دانیشن 2 ساعت لەو غرفەی بستەوە غرفەی 2 ساعت لەو غرفەی بستەوە 2 ساعت دانیشن تەکلیف عزیزی کو خۆمان تەنزیم کردی و جەنابەت و عەلامەوان ئێستا دەبینن هەمووی خولەکان گلەیی هەیە بەس گولەیەکان وانە با هەموومان وا فێر بین ئەتوو جەنابەتەی لێکوانە نوێنەری سپێدەی دەبی ڕێزت بگرم وەکو مدیر قەناتی سپێدە ئەتوو نوێنەری وان هاتیەکوان ئینسانێکماندان هەیە لۆ مالیەی ئەو مراجعە دەکەن بە کتاب ڕسمی ئیتیحادی کە دەستێن ڕێزی بگرن إلا ڕێزی ئیتیحاد بچیت ئەمن ناوەڵە ناچم دانانیش دەچم لۆ پارێزدە بەم لێن دەچم چێن دەقینا مشکلم نیە بەس هەموو ڕۆژ بە بەردەوامی ناوەڵ ئاخر لەکن وەزیر مالیە نییە سەرۆکی حکوومەت ئەو پارەی کە تەخسیس دەکەی سەرۆکی حکوومەتی وەزیر مالیە دوای سەرف دەکات بە مانگانە بە منحابە سەرف دەکات لەویش کێشەمان دەبیتن ڕاوست زارە مایە حتا دەگاتە دەست وڵات بە پرسیار بە ڕوخسەتی برادەران بەڵێ تایبەت بە
هۆکاری ئەوەی پێ وایە چێ یعنی ئێستا نزیکەی مانکە وەزیری دارایی چۆتە ماڵەوە لێ ناگەڕێمەوە وەزارەتیش ینی پێ وایە وەزارەتی دارایی هۆکاری یا ئەنجومەنی وەزیرانکە وێنەیەوە وەزیر مالیەتە ساڵ هیچ من عیبکراوە نەبیتێ لەو 850 بە قورعان وەزیر مالیە هەر نەمدیتێ نەزانم لە ماڵی قسەی دەکەی گوتیان چتۆمە هەر نەمزانی چکو تەلەفۆن نەکردوم لێ دەست بۆ مالیاننا وەزیر مالیە مشکلی من نییە مشکلی من نییە ئەو دەستەوە مالی ناس بەس ئەمان حکوومەت دەبی ساڵانە پێم خۆشە لێرەش لە پێش جەنابتان سەرۆکی حکوومەت براگەورە بەڕێز جێگایەکی دانێ بەس ئی وەرزش بی تایبەت بە وەرزش دەستگایەکماندان تایبەت بە وەرزش نەنزنێ ئۆلۆمپی کوردستان نەوەزارەتی ڕۆشنبیری و لاوان نەیەکێتی تۆ پێی کوردستان و یەکێتێکاری دیکە بەرپرسێکمان دەوێت ئەوانە هەموو کۆ کاتەوە لێکجێ ئەو بەرپرسەش وەرزشوان بی ئەکادمی بی وەرزشی کردبی بە شەرتیشە ئەکادمی بی لە بۆی تەختیتات و لۆچتوایی پێویستی پێەیە ئینسانێکی ئەکادیمان لۆ بینە وەرزشی کردبی وە بمەعاناتی وەرزشوانەکان بزانیت بە زووترین کات هەوڵی ئەوە بدەین زۆر زۆر میهمە ئێستاش زووە کە ئەگەر دایبنێت ئێستاش زووە